بۆچی ئەم شەڕە دەتوانێت یارمەتی مانەوەی کۆماری ئیسلامی بدات؟ لە نیگای یەکەمدا ڕەنگە شکستی سەربازی کۆماری ئیسلامی لە شەڕ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل وەک سەرەتای کۆتایی ئەم ڕژیمە ببینرێت، بەڵام ئەم تێڕوانینە ڕووکەشانە و چەواشەکارانەیە. شکستی سەربازی بەتەنیا خۆی لە خۆیدا بە واتای داڕمانی سیاسی نییە. هەر ڕژیمێکی کە لە شەڕدا گورزی بەردەکەوێت مەرز نییە لە ناوخۆشەوە بڕوخێت. ئەم ڕاستیە سەبارەت بە کۆماری ئیسلامی گرنگیەکی دوو هێندەی هەیە. کۆماری ئیسلامی تەنیا ئامێرێکی سەربازی نییە کە بە شکست لە مەیدانی شەڕدا لە کار بکەوێت. ئەم ڕژیمە لەسەر کۆمەڵێک کۆڵەکەی لێکگرێدراوی ئیدۆلۆژی ئاینی، دەستگای سەرکوتی ناوخۆیی، تۆڕە ئابوووریەکان و پێگەیەکی کۆمەڵایەتی تا ڕادەیەک سنووردار دامەزراوە کە لایەنی نیزامیگەری تەنیا یەکێکە لەم کۆڵەکانە. یەکەم، ئیدئۆلۆژی ئاینی. کۆماری ئیسلامی مەشروعیەتی خۆی نە لە ڕەزامەندی خەڵک وەردەگرێت، نە لە خۆشگوزەرانی گشتی و نە تەنانەت لە سەرکەوتنی سەربازی، بەڵکو مەشروعیەتی ئەم ڕژیمە لە ویلایەتی فەقیه و تەواوی ئەو دام و دەستگای ئاینی ئیدۆلۆژیە وەردەگرێت کە دەیان ساڵە لە پێناو بەرهەمهێنانەوەی گوێڕایەڵ بوون، پیرۆزکردنی دەسەڵات و تەسلیمبوونی کۆمەڵایەتی کار دەکات. بۆ ئاوا ڕژیمێک شکست لە شەڕدا مەرز نییە بە واتای شکستی سیاسیش بێت، بەڵکو بە پێچەوانەوە دەتوانێت بە زمانی مەزلومیەت و تاقیکردنەوەی ئیلاهی دایبڕێژێتەوە و بەشێک لەو بەدەنە وەفادارەی هەروە لە پشت خۆی بهێڵێتەوە. دووەم، دەستگای سەرکوتی ناوخۆیی. کۆڵەکەی سەرەکی مانەوەی کۆماری ئیسلامی بریتین لە سپا، بەسیج، دامەزراوە ئەمنیەکان، هەواڵگری، دادوەری و سەرجەم ئەو میکانیزمانەی ترساندن و کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی کە سربەخۆ لە شەڕی دەرەکی کار دەکەن. تەنانەت ئەگەر ڕژیم لە بەرامبەر هێرشی دەرەکیدا لاواز بێت، تا کاتێک ئەم دەستگای سەرکوتە مابێت هێشتا دەتوانێت ناڕزایەتیەکان دابمرچێنێتەوە، هەڵسوڕاوان زیندانی بکات و بەر بە دروستبوونی ڕێخستنی سیاسی بگرێت. سێهەم، پێکهاتەی ئابووری دەسەڵات. کۆماری ئیسلامی تەنیا حکوومەتێک نییە، بەڵکو چینێکی دەسەڵاتداری ڕێکخراوە. سپا و دامەزراوەکانی سەر بەو ڕژیمە دەستیان بەسەر بەشێکی هەرە زۆری ئابووری داگرتووە، لە نەوت و گاز و بیناسازیەوە بگرە تا بازرگانی، قاچاغی بانک و تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەم باڵادەستیە ئابووریە تەنیا بە واتای کەڵەکەکردنی سامان نییە، بەڵکو ئەو ئیمکانە بە ڕژیم دەدات کە بتوانێت وەفاداری بکڕێت، ئیمتیاز ببەخشێتەوە و چینێکی کۆمەڵایەتی ئیداری سەر بەخۆی لە سەرانسەری بیرۆکراسی دەوڵەتدا سەر لە نوێ بەرهەم بهێنێتەوە. چوارەم، پێگەی کۆمەڵایەتی. ئەم پێگەیە بێگومان زۆر لە ڕابردوو بچووکتر و لاوازتر بۆتەوە، بەڵام هێشتا بە تەواوی هەرەسی نەهێناوە. کۆماری ئیسلامی هێشتا لە نێوان بەشێک لە هێزە نەریتیەکان، دەستگای بیرۆکراسی و هێزە سەرکوتگەرەکاندا جێگە و پێگەی هەیە. ئەمە پشتیوانی زۆرینەی کۆمەلگان نییە، بەڵام دیکتاتۆری بۆ مانەوە پێویستی بە زۆرینە نییە. کەمینەیەکی چەکدار و ڕێکخرا و خاوەن سەرچاوەی مادی ئەگەر بەرامبەرەکەی زۆرینەیەکی ناڕازی بەڵام پرش و بڵاو بێت، دەتوانێت هەروە درێژە بە دەسەڵاتی خۆی بدات. لەم ڕۆوە پێویستە لە نێوان شکستی سەربازی و شکستی سیاسی کۆمەڵایەتیدا جیاوازی دابنرێت. ڕژیمێکی کە مەشروعیەتەکەی لە ئاین وەردەگرێت و دام و دەستگای سەرکوتەکەی هێشتا چالاکە، دەتوانێت شکستێکی سەربازی تێپەڕێنێت. تەنانەت هەندێک جار شکست لە شەڕدا دەبێتە هۆی یەکگرتووی زیاتر لە ناو بازنەی دەسەڵاتدا، چونکە باڵە جیاوازەکان لە کاتی مەترسیدا کێشە ناوخۆییەکانیان وەلادەنێن و لە دەوری پرسی پاراستنی نیزام یەک دەگرن. ئەزموونی مێژوویی کۆماری ئیسلامی سەلمێنەری ئەم ڕاستیەیە. شەڕی 8 ساڵەی عێراق بەبێ سەرکەوتنی یەکلاکەرەوە کۆتایی هات،
بەڵام ئایا ئەم شکستە بووە هۆی لاوازبوونی کۆتایی ڕژیم؟ نەخێر. بە پێچەوانەوە کۆماری ئیسلامی لە ناو جەرگەی ئەو شەڕەدا سەرکوتی قوڵتر کردەوە، نەیارانی سڕیەوە و کۆمەڵگەی زیاتر خستە ژێر ڕکێفی خۆیەوە. هەر بۆیە شکست یان پاشەکشەی سەربازی لەم شەڕەی ئێستاشدا مەرز نییە ببێتە هۆی داڕمانی ڕژیم. هەتا هاوسەنجی هێز لە ناو کۆمەڵگەدا بە زیانی کۆماری ئیسلامی نەگۆڕدرێت، ئەم حکوومەتە سەرەڕای بەرکەوتنی گورزی سەربازی، بەڵام دەتوانێت درێژە بە دەسەڵاتەکەی بدات. هەروەها ئەزموونی مێژووی نیشانی دەدات کە ڕژیمە دژە خەڵکیەکان بەگشتی لە دەرەوە ناڕوخێن، بەڵکو لە ناوەوە دەڕوخێن. ڕەنگە هێرشی دەرەکی لاوازیان بکات، بەڵام بەدەگمەن بەدیلێکی جەماوەری و بەردەوام دروست دەکات. ساتی چارەنووساز ئەو کاتەیەکە دەسەڵاتداران ناتوانن بە شێوازی کۆن حکومڕانی بکەن و خەڵکیش چیتر نایەوێت بە شێوازی کۆن بژی. لە ئاوا پرۆسەیەکدا هەلومەرجی شۆڕژگەرانە دروست دەبێت و تەنیا لە هەلومەرجێکی وادایەکە لەگەڵ خێرابوونی ڕەوتی ڕووداوەکان و ڕێکخراوبوونی هێزە کۆمەڵایەتیە ناڕازیەکان ئاڵتەرناتیڤێکی ڕاستەقینە لە هەناوی کۆمەلگاشدا سەر هەڵدەدات. لە غیابی ئاوا هەلومەرجێکدا تەنانەت قورسترین هێرشی دەرەکیش تەنیا دەتوانێت ڕژیم بریندار بکات، بەڵام مەرز نییە بیڕوخێنێت. ئەگەر حکوومەت هێشتا ئامرازەکانی سەرکوتکردن و سەرچاوە داراییەکان و پلەیەک لە یەکگرتووی ناوخۆیی لەبەردەستدا بێت، دەتوانێت قەیرانەکە کۆنتڕۆڵ بکات و بەسەریدا زاڵ بێت و تەنانەت سەر لە نوێ خۆی بنیاد بنێتەوە. کۆماری ئیسلامی ئەمڕۆ ڕێک لە پێگەیەکی واداوەستاوە. لاواستر بووە، زەبری بەرکەوتووە، بەڵام هێشتا لە ناوەوە هەرەسی نێناوە. شەڕی ئەمریکا و ئیسرائیل تەنانەت دەتوانێت بە شێوەیەکی چالاک یارمەتی مانەوەی ڕژیم بدات، چونکە کۆماری ئیسلامی لەسەر هەڕەشەی دەرەکی دەژی. شەڕ بۆ ئەم ڕژیمە تەنیا مەترسی نییە، بەڵکو دەرفەتیشە. دەرفەت بۆ تونترکردنەوەی سەرکوت، بۆ داخستنی کەش و هەوا و کپکردنی هەر دەنگێکی ناڕازی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دوژمن، دەرفەت بۆ سەپاندنی ئەم دوو جەمسەریە بەسەر کۆمەلگادا لەگەڵ ئێمەیت یان لەگەڵ دوژمنی دەرەکی. بۆیە ئومێدبەستن بە ئەمریکا و ئیسرائیل بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی تەنیا هەڵەیەکی سیاسی نییە، بەڵکو وەهمێکی مەترسیدارە. پرۆژەی ئەم دوو دەوڵەتە ڕزگاری خەڵک نییە، بەڵکو سەپاندنی نەزمێکی دەستەمۆ و گونجاوە لەگەڵ بەرژەوەندەکانی خۆیاندا. ئەوان نە ئازادی بۆ خەڵک بە دیاری دێن و نە لە خەمی ڕزگاری کرێکاران و ژنان و چینی کرێکار و زەحمەتکێشدان. پرۆژەکەیان ئەگەر لە فشار و هێرش تێپەڕێت، بە مانای دروستکردنی بەدیلێکی جەماوەری نییە، بەڵکو مەبەست لێی سەپاندنی نەزمێکی وابەستە و هاو ئاراستە لەگەڵ بەرژەوەندەکانی خۆیانە. بەڵام واقعیەت ئەوەیە کە ئەمریکا و ئیسرائیل تەنیا بە دووبارەکردنەوەی سناریۆیەکی هاوشێوەی عێراق لە ساڵی 2003دا واتە دەست بە سەرداگرتنی تاران دەتوانن بەدیلی دڵخوازی خۆیان لە ئێراندا جێگیر بکەن. ئاشکرایە کە سناریۆیەکی لەو شێوەیە نەک هەر خەڵک ڕزگار ناکات، بەڵکو کارەساتێکی گەورە بۆ کۆمەلگای ئێران بە دوای خۆیدا دەهێنێت. ڕێگەی ڕاستەقینەی ڕۆخاندنی کۆماری ئیسلامی نەک لە بۆردومان و دەستێوەردانی دەرەکیەوە، بەڵکو لە ڕێکخستن لە خوارەوە، لە پەیوەندی و یەکگرتنی بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، گەنجان، موعەلیمان و سەرجەم هێزە ئازادی خوازەکانەوە تێپەڕ دەبێت. تەنیا ئاڵتەرناتیڤێکی جەماوەری و سربەخۆ دەتوانێت هەم کۆماری ئیسلامی بڕوخێنێت و هەم کۆمەلگایەکی ئازاد و یەکسان بنیاد بنێت.